خۆشەویستانی ماسڵاتان لێبێت و ئەم کاتەدان باش خۆشحاڵم کە ئەمێوارێ بە شەوەیەکی ڕاستەخۆ لا پرۆگرامێکی نوێیان لەگەڵتانم هیوادارم هەموو لایەکتان لەش ساق و تەندروست بن. ئاجزانی ئێمە ئەمڕۆ باس لە پەیوەندی کۆمەڵایەتەکانەکەین لە سەردەمی کۆڕۆنادا وەک دەزانین کە کۆمەڵگەی کوردی با کۆمەڵێک دابوونەریت و واروە کللتورەوە دەناسرێتەوە کە ئەم دابوونەریت و کللتورانە بە درێژایی مێژوو هەر چۆن بووە تاکو ئێستاش ڕاستەکە کۆمەڵە گۆڕانکاری بەسەردە هاتووە بەپێی سەردەمەوە هەروە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە یەنە ژیانمانەوە کللتور و دابوونەریتەکانیش گۆڕانکاریان بەسەردە هاتووە بەڵام هەمیشە دەوترێت کابێ ئێمە هەوڵ بین ئەو کللتور و ئەو دابوونەریت و هەروە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە کۆمەڵگەی کوردی پێناسرێتەوە کە بازەوە دەکرێت کە پەیوەندێکی کۆمەڵایەتی تۆکمە و پتە بووە ئەبێ ئەمانەوەکو خۆی بهێڵینەوە بۆی کارنەوەکانی داهاتوو یاخود مناڵەکانمان ژیلەکانی داهاتووی پێ ئاشنا بکەین و ئەوانیش بە هەماشەیە بۆ ڕێچکەیەدا بڕۆن. بەڵام بەداخەوە وەک دەبینین کە بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە کە وای لەکرد کا پەیوەندە کۆمەڵایەتیەکان تا ڕادێک کاڵ بێتەوە هەروە هاتووچە ئەو تێکەڵاویە و کۆبوونەوە و کۆڕ و کۆبوونەوەکان نەهێڵرێت بێگومان ئەمەش لە پێناو تەندروستی و سەلامەتی هەموو لایەکدایە. با بزانین ئەمڕۆ باسدا لایەنە سلبی و ئیجابیەکانی ڤایرۆسی کۆرۆناکەن کە ئایا کاریگەری چی بوو بەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەسەر ژیانی تاکەکان بەسەر خێزانەکان وەک دەزانی کە بەدەر لە ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵە کێشە و گیر و گرفتیژەیە لە بەردەم هاوڵاتیاندا ئەویش بژێوی هاوڵاتیان و هەروە لایەنی ئابووری و دارایی هاوڵاتیانەکە لە ئێستادا مەشوای لە کردووە کە تا ڕادەیەک کاریگەری هەبێت بەسەر ژیانی خێزانەکان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و کەوا بەرەو جێژنی دەچین. هەموو ئەمانە گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەم خات و هەدی علی عابدت کە توێژەری کۆمەڵایەتیان خات و هەدیەکان بەخێر بیت. زۆر سپاس بە ئامادە بوونت. زۆر سپاس بۆ میواندارێکەکە. زۆر سپاس. خات و هەدیە کە کۆمەڵاسێکە و ئەمڕۆ پێکەوە گفتوگۆکەین دەربارەی پەیوەندی کۆمەڵایەتەکان خات و هەدیە وەک دەبینین کە لە هەموو بارودۆخێکە کە کاتێک ڕووداوێکی نەخوازرا و ڕوو ئەدات و بێگومان دەزانین کە میلەتی کوردیش بەدەر نییە لە هەموو ئەو ڕووداوە نەخوازرا و ئەو کارە سەتە ناخۆشانێکیە بەسەر میلەتەکەمانە. بەڵام لە ئێستادا کە بە ماوەی چەند مانگێکە کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناومانە بوونی هەبووە کە کاریگەری کردوتە سەر ژیانی تاکەکان خێزانەکان و پەیوەندی کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگای کوردیە. لە ئێستایا پەیوەندی کۆمەڵایەتەکان چۆن ئەبینی وەکو کۆمەڵاسێ؟ دەستان خۆش بێتەوەرەکە زۆر گرنگە. پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕاستیە بۆ هەمومان ئاشنایە هەرێکەمان لە جێ خۆمانە ئەوە ئەزانین کە چۆنەڵێ دابڕانێک دروست بووە لێکترازانێک دروست بووە لە نێوان خێزانەکانە بە دەرەجەی یەکەم و پاشان لە نێوان خزم و کەسوکار و دەوروبەرەکەتە دراوسەکانتە. ئەمە بەهۆی طبعاً ڤایرۆسی کۆرۆنا کە بۆتە چۆنەڵێت قۆناغێکی تازە لە قۆناغی بەشەریەت کە پێی تێناوە بەڕاستی قڵببوونەوەیەکی بەو دیوی مرۆڤایەتیە کە بە هیچ کات بە خیاڵ هیچ کەسێکە ناها ڕۆژە لە ڕۆژان بچێتە ئەم قۆناغەوە کە خۆشی ئێستا سەر دەرناکات یان لە خەیاڵا بژی یان لە ترسا بژی هیچ هەست بە ئەمان و ئەسایشی تەندروستی خۆی نەکات. بێگومان کاریگەرێکی زۆری هەبووە لەسەر پەیوەندیەکانمان وەک دەبینین ئێستا زۆربەی ئەوانەی کە لە ماڵەوە پێکەوەین تەنها خێزانە سەرەکیەکانن کە پێکاتون لە دایک و باوک و خوشک و برایان با بڵێن گە باسی خێزان نەکەین بۆوانەی کە خێزانیان پێک نەهێناوە تەنها ئەو ئەندامە سەرەکیانەی کە لەناو یەک سەقف لەژێر یەک سەقفە ئەژین پێکەوە زیاتر ئاگیان لە یەکتریە و بەرکەوتیان لەگەڵ یەکتریە. ئەوەی تریکە ئەبێتە بەشی دووەمی پەیوەندی خێزانەکان کە لەگەڵ ماڵە باوانەکانە ماڵ ننکەکانە ئەوانە تقریبان ئەتوانین بڵێن لە ڕووی ئامادەبوونی جەستەییمان لەژێر سەقفێکا لەگەڵ یەکتریا زۆر کەم بۆتەوانەیە بۆ معلومە بۆ هەمومان ئەنی هەمومانە و شتا ئەزانین کەمترین کات ئەتوانین لە ڕووی جەستەییەوە ئامادەبین لەگەڵیانە و دانیشین چونکە لەگەڵ گۆڕانکاریەکانی شەپۆلی کۆرۆنایە ئەبینین کە شەپۆلەکە زۆرە بێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان دیسانەوە خزانەوە ژێر یەک سەقف کاتێککە شەپۆلەکە هەست بە خاوبوونەوە ئەکرێ و لە ڕاگەیاندنەکانەوە باسەکرێ جارێکی تر پەیوەندیەکان وردە دروستە بێتەوە بەڵام ئەمە ناگەێنێ بڵێ کە ئەم پەیوەندیە وەک پێش کۆرۆنایە زۆر جیاوازە لێ ئەگەر پەیوەندیەکان و ڤایرۆسی کۆرۆناش نەمێت و ژیان ئاسایی بێتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان وەکو ڕابردووی لێ نایەتەوە وەکو خۆی لێ نایەتەوە کۆمەڵە گۆڕانکاریەوە جارێکیکە شتێکی لە کۆمەڵگەیە کە پێی ئەڵێ پێی وترێ خویان ڕاهێنان لەسەر چی ڕاهاتی لەسەر ئەوشتە بەردەوامە بیت ئەبێ بە خویەک لە ڕەفتاری ئەو کەسەیە لە بیر و زەهنی ئەو کەسەیە ئەمەی کە کۆرۆنا هێناوێتی ئاراوە
بێگومان کاریگەری زۆر زۆر هەیە لەسەر تاکەکان لەسەر بیر و زەهنیان لەسەر ڕفتاریان چونکە کە هەموو شتێک کە 6 مانگی خایان تقریبا ئەبێ بە بیرۆکەیەک ئەبێ بە ڕفتار ئیشی تیا ئەکرێت کەسەکەی کا بە ڕفتار ئەیکا بە چالاکی لەو شتەیە ئاکتیڤە بێ. ئێستا ئێمە هەمومان سیرەکەین لە جێرێک سەقفا کۆ بووینەتەوانێ و بە خەیاڵش ئەمانەیە بگەین بە ئازیزانمان و بە خۆشەویستانمان و بە کەس و کارمان بەڵام کە سیرەکەی لێکێ لە خێزانەکان مەترسی کۆڕۆنا هەیە تۆ دیسانەوانەیە ئەگەڕیتەوە دووە بە هەنگاو گەڕیتەوە دووە. بەڵام خۆشبەختانە شتێک کە تا ئێستا بیرمان لێ نەکردەوە ڕۆژە ڕۆژان ئەوەنە سوودی هەبێ بەڕاستی تەکنەلۆژیایە فەیسبووکە مەسەلەن ڤایبەرە لە ڕێگەی مەسەنجەرە توانین لە ڕێگەی چاتەوە ئێمە ئازیزان و خۆشەویستانمان ببینین و قسەیان لەگەڵ بکەین. بێکمان هەم بەدەنگ هەم با وێنەش ئەتوانین بیان بینین و گفتوگویان کاتە تەکنەلۆژیا ئەتوانێت بڵین بۆتە جێگرەوەی ئەوەی کە تۆ ئەو کەسا بەڕەو ڕوو ببینی داخوبچی سەردانی ماڵەکەی بکەیت و لەگەڵ یا دانیشت و نان خۆی لەگەڵیا ئەتوانێت کە تەکنەلۆژیا ئێستا زاڵ بووە ینی بەسەرمانە بەسەر ژیانی هەموو تاکەکانی کۆمەڵگایە زۆر پەنای بۆ بین زۆر بەکاری هێنین. پێشتر بە دیوێکی ترا زۆر بەکارە هات کە بەڕاستی وەکو ئالوودەبوونێک کاریگەری زۆر سلبی دروست کرد لە سەر مناڵان لەسەر گەنجان بە دیوێکی ترا لەسەر تەمەنەکان ژانێک کە چوونەتە تەمەنەوە. بەڵام ئێستا خۆشبەختانە لایەنێکی ئیجابی باشی بۆ ئێمە دروست کردووە کە ئێمە توانین لە جاتۆی لە دەرگاوە بچین لە کەس و کارمان و هاوڕێ و دۆستانمان سەرەکی لە ڕێگەی تەلەفۆنەوەیان لە ڕێگەی تەکنەلۆژیاوە ئەتوانین پێیان بگین. جارانێک ئەگەر مەسەلەن پرسەیەک هەبوایە ئەی بوو بەوەی کە تۆ بە تەلەفۆنێک بە کەسەکە بە شخصەکە بڵێ ئەگەر هەرچەنە دووریش وایە هەرەوە بچیتە بەڵام ئێستا سێرەکی کارێک هاتووە عنی وەزعی کاتۆتە پێشەوە ئەگەر بە تەلەفۆن قسەی لەگەڵکەی وە شتێکی زۆر مهمت بۆ کردبێ کە قسەی لەگەڵەکەی مەسەلەن هاوخەمی خۆتی بۆ دەرەبڕی کە لەگەڵیای بەس ئێمە چۆن بتوانین خۆی لە خۆیانی ئەگەر بە دیوێکی کیا بیری لەکەی تۆ خات و هەدیە ئەمە خراپە ینی پەیوەندی کۆمەڵاتەکان نامێنێت ئەگەر ژیانش ئاسایی بێتەوە خۆت بتە ئەمە بۆ بە کللتورێک ئێمە خومان پێوە گرتووە ئەو کاتە سەردانی و سەردانیکردن و هەروە کۆڕ و کۆبوونەوەش ئەمانە هەمووی کاڵ و کرچە بێتەوە. خۆی ڕاستە منویستم بگەمە ئەوە کە بەڵام چۆن بتوانین ئێمە ئەمە نەکەین بە خویەک ئیشەڵا لە دوای تێپەڕبوونی ڤایرۆسی کۆرۆنا دیسانەوە لە ژێرێک سەقفا هەمومان پێکەوە تەکنەلۆژیا بکەین بە بیر و باوەڕی خۆمان چونکە ئەگەر ئێمە نەمانتوانی پێدایسە ڕۆحەکان یەکتری جەستەیەکان یەکتر لە باوەشگرتن بۆ دایک و باوکمان بۆ خزم و کەس و کارمان بۆ هاوڕێ و پیشە خاڵەکەی زۆر گرنگە زۆر گرنگە تۆ موجود بی لەگەڵیان زۆر گرنگە چونکە ئەمە لە بیرمان بێ لە هەڕەمەکەی ئەبراهام ماسلۆ کە باسیەکە لە خاڵی سێمە کە پێویستی کۆمەڵایەتیەکانە لە دوای فەسلەجیەکان لە دوای هەستکردن بە ئەمان پەیوەندی کۆمەڵایەتیەکانە کە من چۆن هەست بە خۆشەویستی بکەم چۆن ڕۆحم تێکەم بە خۆشەویستی بۆ ئەوی کە بتوانم بگەم بەشەکانی سەرەوەی هەڕەمەکە کە ئاخر لوتکە تحقیقی زاتە ئەمە چۆن بگەم بەوە بێگومان ئەگەر ئەم کێشێت هەبوو لە هەڕەمەکە ئەو لایەنە کۆمەڵایەتیمان فرامۆش کردبوو ناگەین بەوە جا کۆمەڵگەش ئەگەر نەگابەوە لە داڕمانە ئەبێ هەمیشە لە بنکی هەڕەمەکە ئەبێ بە پێشکەوتن ناگا بە گەشە سندن ناگا بە هیچ شێوێ ینی بە چاوەڕێ ئەوەی لێنەکەی بەس ئێمە ئەبێ کارێک بکەین بەڕاستی ئەم وەزعە بە حاڵەتێکی کاتی دابنین بە ئیستثنائی دابنین بڵێن یعنی هەمیشە لە بیر و زەهنی خۆمانە ئەوەنە ئیجابی بیر بکەینەوە کە ئەمەش تێ ئەپەڕێنین هەروکو چۆن کورد بەڕاستی تراژدیامان زۆر بۆ زۆرمان بینیوە هەم لەوەی کە باوبا پیرانمان بۆمان ئەگەڕنەوە لە سەردەستی ڕژێمەکان کورد کە چەساوەتەوە چۆن ڕای کردو چۆن بێ ماڵ و حاڵ بۆ بێدەرەتان بۆ ژیانی قرس بووە ئەوەشی کە خۆمان بە بیرمان دێ کە بەسەرمان هاتووە ئەمەش بەشێکە بێلەوە بەڵام ئەمە حاڵەتەکە تا ئێستا بە حاڵتێکی سروشتی ئەزانرێت شتێکیش کە سروش دەستی تای هەبێ و دەسەڵاتی مرۆڤ و بوونەوەری تیانە بێ بەڕاستی ڕوبەڕووبوونەوەی زۆر قرسرە خات و هەدیە دەوترێت کە ڤایرۆسی کۆرۆنا و تاقیکردنەوەیەکیش بوو ینی بۆ ژیانی تاکەکانی کۆمەڵگە ئیتر لە کوردستان و لە هەموو جیهانیش وەک دەبینین کە باسەکرێ ئایا ڤایرۆسی کۆرۆنا چی لە ژیانی تۆی گۆڕی یاخود بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا چی بۆ تۆ دەرکەوت ئەڵێ کە
لای من ئەوەیە کە ژیان چەندێ خۆشە، ینی چەند کات گرنگە یاخود ئەو شتانەی کە ئەم کرد پێشتر قەدرم نەئازانی، بەڵام بۆی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا لێم قەدەغە بووە هەموو ئەمانە ینی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بۆی دەرکەوتووە کە پێشتر ژیانی چۆن بوو لاشە قەدری کاتی نەزانی بیاچە پلانی نەبوو بێ بۆ ژیان، بەڵام بۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە ئەو مەترسیە لەسەر هەمومانە بۆ تووشی دڵە ڕابگەی درست بووین ئەو کاتە قەدری شتەکان دەزانیت. دوانێک کە ئەمەش یەکێکە لە لایەنە ئیجابیەکانی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ هەستەکەین چۆن ئەڵێیت قەدری خۆمان جارێکی تر هاتەوە بەرچاوی خۆمان لە ناو خێزانەکانمان هەریەکەمان ئەگەر ڕۆژانێک ئێمە زۆر بە پەلا ڕۆشتین بۆ کار و سعاتمان لە دەست کرد و بەس ئەو نەسی سعاتمان کرد تا بزانین سعات چەندە چۆن بگەمە شوێنی کارەکەم و بێمەوە و خواردن حازرکەم و کۆمەڵێک شتی ڕۆتین لە ژیانمانە تاوامان لێ هاتە بۆمانزانی کە ئەوروپیەکان چۆن ئەتوانن بەم شێوەیە بژین کە ئێمەی کورد زۆر پڕیندە خۆشەویستی زۆر پڕیندە محبەت بۆ یەکتری هەستمان کرد یعنی هەموومان زۆر برسی ئەو شتە بووین بەچی نەگەیشتین پێی چکە لە ڕاستیە هەمومان لە دەرەوە بووین هەمومان کەمتر یەکتریمانە بینی بەڵام ڤایرۆسی کۆرۆنا فێری کردین کە قەدری کات بزانین ئێستا ڕۆژانە لەگەڵ ئەوەی کە ئێستا ڤایرۆسەکە هەیە و کاریشمان نەماوە هەمومان لە ماڵەوەین یعنی هەستەکەین ئێمە چۆن بە فەراغی بەرینە سەر کە بیرەکەینەوە تۆ مناڵت هەیە هاوسەرت هەیە مەسەلەن یعنی خزم و دۆستت هەیە چۆن بتوانانی پلانێک دابنی بۆی کە لەگەڵ ئەمانە هەمووی پەیوەندێکی باش و ئیجابی پێشتر ئەگەر بە بیانی کاتەوە یاخۆت بە بیانی کار و پیشەکەتەوە ئەگەر ئەمە نەکرد بێت لە ماڵۆ نەبی لەگە خێزانەکەتانەبی ئێستا خۆ فەراغەکەش ینی زۆر ببوو بەتایبەت لە ماوەی ڕابردووە ڕاستە هەستەکەین هەر هەمومان توانەکان یەکتریمان ناسی وەکو خێزان لەسەر ئاستی خێزان هەستەکەی هەمومان توانەکان یەکتریمان ناسی لەکوێ من خاڵی لاوازم هەیە لەکوێیە خاڵی بەهێزم هەیە خاڵە بەهێزەکانمان لە ڕاستیا ئەبێ گەرەوەک بوونەوەرێکی سەرکەوتوو بشنەبێ خاڵە بەهێزەکان بەرەو پێشەوە بەرین و گەشەی پێبین ئەگەر بزانین لەکوێ خاڵی لاوازمان هەیە ئەمە بتوانین ئەو خاڵ لاوازانە بەرەو پێشکەوتن و سەرکەوتن بەرین هەنێک جار زۆر بەمان مناڵەکانمان بە ئازار ڕفتارێکیان کردو ئێستا هەوڵمان ناوە لە ڕێگەیەوی کە خۆمان لە ماڵ ڕفتارەکە ڕێک بکرێتەوەنێ دەسەڵاتی خۆمانان لەژێر چاودێری خۆمانان یان ئەگەر نا مناڵەکە لە ئێستەوە فێر بوو ئەگەر ڕۆژانێک لەژێر دەستیدایەک یان لەژێر مامۆستایەک پەروەردەیە کرد و هەموو ئێمە نقطەمان چڕ بووە سەر ئەو شخصە کە پەروەردەی مناڵەکانمان بکە ئەخۆ چۆن ئەخۆ بەس ئێستای خۆمان هەمومان مامۆستاوین لە ماڵەمان مدەڕێبین هەمومان دکتۆرین هەمومان بەڕاستی ئێستا پزیشکین بۆ خۆمان ئەنجانیمان چۆن باری تەندروستی خێزانەکەشمان بپارێزین بە دوای زۆر شتا ئەگەڕین کە پارێزرامان کە هەست بە ئەمام بکەینە ناو خێزانەکانی خۆمانە هەم چۆن ئیدارەی بەڕێوەبەری کاتی خۆمان بین بەچی سەرفێکین کەی بنوین کەی خواردن بخۆین اینجا زۆربەی کات خەرێکی ناو ماڵ و شتی ژانی ئەمانە ژەمی کاریگەری هەیە لەسەر ژیانی تاکەکانی خێزان تۆ گۆڕانکاری لە ماڵەکە تا بکەیت بۆهۆی ئەو فەراغی کا لە بەردەستە هەبوو بە دڵخۆشیەوە چەندین کەسیشمان بینی کە لە ماڵەکە کۆمەڵە گۆڕانکاری زۆر جوانی کردبوو بۆیەوەی کە لە ماڵە بوو هیچ ئیشەکی نەبوو لە دەرۆ نێتوانێ بشێتە دەرەوە یعنی بوو بە نوکتەش زۆر جار هەبوو لە ناو خێزانەکان ئافرەتە بۆی وڵای نەمزانی ئۆقاپم هەیە چەند ساڵە و سینیم هەر نادۆزیەوە هەندێک شتمان دۆزیەوانە کە ینی بەڕاستی هینە تەسەوڕمان ناکرد ڕۆژی ئەمە ئابۆشی بە دوێدا چوونە بۆ خۆمان بکەین مەسەن ئەبینی پیاو لە ماڵا کە هەمیشە نقطەیەکی لەسەر خەڵک زۆر لەسەر ئەو شتە باس ئەکا کاڵێ هاوکاری خێزانەکەی ناکە چاری ناچار بوو کە خۆی ڕۆژ لە ڕۆژان خواردن دروستکات لەسەرەتای دروستبوونی ڤایرۆسەکەش یعنی ئەمە بوو بە نوکتەیەک و چەندین کۆمەڵێک ڤیددیو بڵاو ئەکرایەکان ڤیددیوانە بێگومان هەمەی بۆ خۆشی بوو کە پیاوان چۆن هاوکاری خێزانەکانیانەکە چۆن یاپراغە پێشنەوە چۆن نانەکە چۆن قاپەشۆن ئەمانە بێگومان هەمی بۆ خۆشی بوو بەڵام ئەمە وەکو تاقیکردنەوەیە وەکو خۆت ئاماژە پێکرد کە خێزانەکان هەم قەدر یەکتری بزانن هەم لە کارەکان یەکتریش ئاشنا بن کە هاوسەرەکەی لە ماڵەوە چییە کات چی ناکات ڕۆژانە کاتەکانی چۆن بەسەر فعلەن یەکتریان بینی یەکتریان دۆزیەوە مەسەن زۆر دەمێک بوولاچ و لەگەڵێک ئاش نەبن ئاش بوونە بۆ مانایی کە نابڵێ عاجزی بە ئاش بوونە بۆ مانایی کە لە یەکتری تێنەگەیشت بوون زۆر شت هەیە سە جارێکی تر لە یەکتری تێگەنەوە مەسەلەن بەرنامەی نوێدا ئەنێن بۆ ژیانی خۆیان زۆریشمان بینی لە ماوەی کەرەنتینەیە بەڕاستی ئینجازی دەستکەوت مەسەن لە ڕێگەی ئیشە دەستیەکانیەوە یان لە ڕێگەی محاضراتی ئۆنلاینەوە شەهادی زیاتری بەدەستهێنانی زۆر کەسیشمان بینی بۆ شێوەیە فێری زمانێکی جیاواز زۆر زیاتر بوو یعنی کەڵەکەی زانیاری کرد بۆ خۆی هەلی خۆستەوە تۆ گە بەهای ژیان بزانی لە هەموو بارودۆخێکی لە بار و نالەبارات و ئەتوانی سەرکەوتنی خۆتی تیا بەدەستبێنی بەس خۆش بگوژێنێت و لەگەڵ یا بژی نەگیتر دەستەوەستان دانیشیت و بڵێ تر من قوڕکرا بە سەرمان نازانم چۆن بژیم
هەموو شتەکان ینی بووم بە ئاستەنگ لە بەردەمانە و خۆی وتە کە چەند کەسەیە داهێنانی کرد لەو ماوەیە فێری زمان بۆ ینی لاشێ هەندێک کەس بەتەنابێت کۆمەڵک سێری فیلم و یاخود هەنێ شت بکات کا پێشتر کاتی نەبە بەڵام لەو کاتەیە توانی سێری هەموو ئەو شتانە بکە کە حەزی لێتی. کەس ڕۆژەژان بیری لەوە ناکردەوە کە باخچەی ماڵەکەی خۆشترین شوێنیەتی هەمیشە چۆ باخچەکانی تر ڕێی دووری ئەبڕی مەسەن بیانوی ئەدۆزیەوە بۆی کە من چۆن بگەم بۆ باخچانە چۆن مناڵبەرم کاتم نییە بەڵام ئێستا سێرەکی هەمووی باخچەکەی بەردەمی ماڵەکەی خۆی بە بەهشتێک بۆی ئەمە چێتە دەر لەگەڵ مناڵەکەی یا مناڵک زۆر تامەزرەوە بکە جارێک لەگەڵ دایک و باوکە پێکەوە یاریەکەن بێکەوە یان کاتی بەنێ بەیەکەوە دانیشن بەڵام سێرەکەی ئەم ڕەوتاوای کرد کە مناڵەکە کاتی دەستکە و دایک باوکەش فێری ئەوبن کە کات بەخشن بە مناڵەکە یان هەموو ئەو دامانەی کە لە خێزانان زۆر جار هەیە کە وان لیا زۆر ئێستا ینی ئەوەی کە دروست بوو لە سەردەمی کۆڕۆنای هاوکاری زۆر دروست بوو لە ناو خێزانەکانە خۆشەویستی زیاتر بوو چونکە بە حکمی من با تۆ لە دەست نێم خەمیەومە تۆ لە دەست بم زیاتر گرنگی پێدان لەلایەن یەکتریەوە زۆرتر دروست بوو ڕەنگ بێ بەدیەکی تریشە ئاژاوی خێزانی زۆر دروست بوو بێ کێشەی خێزانیمان زۆر بێ ئەبێ باسی ئەوەش بکەین ینی بەدەر لەو لایەنە باشە و ئەو لایەنە شتە جوانانی کە باسمان کرد ینی کۆمەڵە کێشە و گیر و گرفتی خێزان لەنێوان هاوسەرەکانە کە ئەمەش خۆی لە خۆیەکە کاتێک ئەو دوو هاوسەرە بێکارە بن لە ماڵە بن لایەنی دارایی و ئابوورەکە ئەمە ئەبێتە هۆی کێشە لە نێوان هاوسەر و خێزانەکانە. کاریگەری سلبی زۆر بوو ئەو باسمان لە کاریگەری ئیجابیەکانی کرد بەڵام زۆرترین ڕێژەی کێشە کۆمەڵایەتیەکان لە ماوەی کەرنتینەیە لە ناو کۆمەڵگەی کوردیا تۆمارکرا زۆرینەش ئەوانە من لە سەرتاوە ئاماژەم بۆ کردمان وتم لەکتری تێگەیشتن یەکتریمان ناسی بەهای کات و بەهای ژیانی خۆمانزانی لە نەتیجەی ئەمە ئەگەر خێزانێک نەگونجێن پێکەوە نەتوانن بگونجێن پێکەوە بەهای ئەویان دۆزیەوە گرنگیەوەیان دۆزیەوە یەکتریان دۆزیەوە کە ئێمە لەو نقطەیە یەک ناگرینەوە ئەگەریش سەر یعنی هیچ کێشەیەکمان نەبێت سەر جەمی شتەکان هەمووی زۆر باش بێ و یەکانگیر بێ بتوانیت کە بڵێن ئەم خێزانە پێکەوە ئەگونجی هیچ کێشەیەکیان نییە بەڵام سێرەکی کاریگەری ئابوووریەکە کاریگەرێکی زۆر قورسی کردە سەر خێزانەکان چونکە بێگومان ئێمە هەموو جارێگەڵێن پارە بەختەوەری نییە بەڵام وەسیلەیەکە بۆ بەدەستێنانی بەختەوەری چونکە زۆر کەس هەیە پارەشی زۆرە بەڵام بەختەوەر نییە بەڵام هەشە پارێکی کەمی هەیە بەختەوەرە کەواتە بوونی پارەکە خۆی هەر گرنگە هەر هەبێ بەڵام کاتێک گەزانی ئێستا نییە بەڕاستی نییە کێشەی دروستکردو بۆ خێزانەکان چکە تۆ کە ناتوانانی حەزوو ئارەزوی خێزانەکەت پیاوەکەت ژنەکەت مناڵەکان بەدەست بهێنی لە بەسیترین مافی سەرەتایی خۆت کە نەتوانیت ژیانێکی شایستە دروستکەی بێگومان ئەبابێتە کێشە زۆرینەی کۆمەڵگەی کوردواریش بەهۆی ئەوەی کە هەمووی بڵێن چینەکە هەمووی موچەخۆرە زۆرینەشمان فێری کۆمەڵی خوو ڕاهێنان بووین کە هەر هێناومانە لە مەسەلەی قیست و مەسەلەن خانووی کری ئەمانە چەند ساڵە هەیە ینی هەستەکەی کۆرۆنا و بەردۆخە ئابوووریەکە ئەمەی کرد بە دووقات بە کێشەی کەڵەکە بوو لە سەرشانی خێزانەکان ئەمە زیاتر بارگرانی بۆ سەرشانی خێزانەکان زیاد کردو و خۆت بتە ڕاستە هەموو ئەو لایەنە جوان و ئیجابیانی کە باسمان کرد بەڵام ئێمە ناڵین کە هەموو خێزانەکان بەو شێوەیە ینی هەنێ خێزانێکە بواری لێک تێگەشتن ینی زۆر باشە زۆر فراوانە لە هەموو بارودۆخەکانە لەگەڵ یەکتری ئەگونجێن بەڵام وەکو خات و هەدیەش باسی کرد کە پارەش ینی وەسیلەیەکە بە بەختەوەری بۆ ژیان ینی هیچ کەسێ ناتوانێت بە پارە بژی ژیانی بەڕێ بکە کەواتە لەگەڵ هەموو ئەمانەشە کۆمەڵی کێشە و گیر و گرفتی خێزانی هەیە بەداخەوە لە نێوان هاوسەرەکانە ناخۆشی ڕوویاوە کە بێگومان دواتری ژەمە کاریگەریە کاتە سەر مناڵەکانیش خات و هەدیەکە ئەتوانێت بڵێن کە مناڵ زۆر گوناحە ینی کە ڕاستەکە مەکتەب نییە و هەروە کامە خۆی باشی کرد کە کاتێکی زۆر لە لای مناڵەکان دروست بێ بە بەتاڵی واروە بە فڕاقی کە دەورات نییە کە ناتوانێت بچی بۆ زۆر شوێنە ترسی ڤایرۆسی کۆرۆنا ئەبینی کە هەموو ئەم شتانەش و شەڕی دایک و باوک و دەمە بۆڵە لەسەر لایانی ئابووری پار و ئەمانە کاریگەری ئەکاتە سەر مناڵەکە ئێمە چۆن بتوانین کە دەرفەتێکی بە مناڵەکانمان بڕەخسێنین کە سەرباری هەموو ئەو کێشانەی کە گەورەکان کە خۆمان هەمانە نەهێڵین مناڵەکان ینی کاریگەری لەسەر مناڵەکانمان دروست بکە پلان زۆر گرنگە لە خێزانە ئەگەر دایک باوک پلانیان هەبێت پێکەوە داڕێژەری پلانەکە بن نەک بەجێ ئەم پلانێکی بە پلانێکی بە داڕێژەری پلانەکە بن هەردووکیان پێکەوە ئەتوان کاریگەری بکەنە سەر مناڵەکانیان بە شێوەیەکی ئیجابی ڕۆژەکان بەڕێ بکەن بە شێوەیەکی ئیجابی ئەو مانگە ئەو دوو مانگە ئەو سێ مانگە بەڕێ بکەن ئێمە ناتوانین بڵێن ئەم شتە زۆر ئاسانە بەڕاستی قورسە
چونکە تحملکردنی مناڵ کە چەند وەختە لە باوەشی خۆمانانین چەند سەعاتێک ئێمە یەکترمان ئەبینی بەڵام بەسە سێرەکی هەمووی لە پێکەوە لە ڕۆژەکە هەتاوەکو شەوەکە پێکەوەین ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە ئەنی کێشە دروستەکە بۆ دایک باوکەکە تحمل بکە چۆن داڕێژەری پلانەی بێ کە بتوانێت مناڵەکەی فێر ببێت لەگەڵیشیا چۆن لەلایانی دەرونی مناڵەکەی بە ئارامی بیاڵێتەوانێ هەمومان تقریبا ئەم ماوەیە ئەو کێشەیە هەبووە کاڵەن زیاتر مناڵان پەیوەندێکی زۆر باشوتم تۆڵیان لەگەڵ یاری ئەلکترۆنیەکانە پیا کردوێتەوە جارێکی تر ئەتوانین ئێمە هەر ئەو دایک و باوکەی کە ئێمەیان پێگەیان و لە ساڵانێکە کە خول و دەوراتیش نەبووە هەمومان لە ماڵەوە بووین لە هاوینە هاوین مەکتەب نەبوو هەتاوەکو لە سەرەتای پاییزەوە قوتابخانە دەستی پێ کردوێتەوە ئەوانە چۆن توانیانە پەروەردەی مناڵەکانیان بکەن کاتە ئێستاش ئێمە ئەتوانین هەر بۆ جوهدەوە بۆ تموحەوە کە دایکی جاران هەیە بۆ باوکی جاران هەیە بۆ بتوانین پلانێک بۆ مناڵەکانمان دابنێ بە درێژایی ڕۆژەکە هەم پەیوەندیان لەگەڵ خۆمان ئاساسکەین پەیوەندیان لەگەڵ مناڵانی ئەو با بڵێن شوێنەی کەتیای نیشتەجێ بووی پەیوەندیان بۆ ساسکەی بتوان بەیەکەوە یاری بکەن یەکتر بناسن چکە ناکرێ مناڵش هەر لە گۆشەیەکی ماڵەکەیە دابنرێت و کۆڵان و چوونە دەرەوە تێکەڵبوونی یاریە کوردەواریەکانی بۆ زین و بکەیتەوانە یاری لەگەڵ بکەی زۆر جارتوانین مناڵ بە وێنەکردنەوە مەشغوڵ بکەی یعنی زۆر شت هەیە و ئەتوانی کە مناڵەکەت فێر بکەیتایە هەم ئەتوانیت مەسەرەن گروپێک بۆ مناڵەکە دروستکە لەگەڵ گروپی هاوڕێکانی کە پێشتر لە قوتابخانەیە لە ڕەوزەیە لە دایانگەیە لە هەر شوێنێکە پەیوەندیەکە دروستکەیتەوە بۆیان ئێستا تقریبا هەنەی ماڵ دروستی کردوێتەوانێکە ئاگیان لە یەکتریە مەسەن وێنەیەک دروستەکەن لە عەسرە پیشانی یەکتری ئێن مەسەن کاتی خەی مناڵەکەت بە هەمان شێوە دیاری کراو بێت لە سعات مەسەلەن لە دەیاتە بنوێ باشترێکە بۆی مێشکی ئیسراحەتکە و ڕێژ بین بە مناڵ تۆزێ بچێتە دەرەوەی ماڵی ئەنی مەرجنیە هەر لە ماڵەوە بێت چونکە بەڕاستی ئەو هۆکارەیە بۆ مناڵ کە فێری پەیوەندی گرتنی ئەکات کە چۆن سبێنە پەیوەندی هاوڕێتی دروستکات ناکرێ منی دایک منی باوک هەمیشە لەگە مناڵەکە خۆم بڵێم ئەمە هاوڕێ توێ خۆم بڵێم ئەمە بێت و ئەمە بکەینە بە تایبەتی لە سەر و 6 ساڵەوە مناڵ ئەبێ فێر بێ کە چۆن هاوڕێتی دروستەکات بۆخۆی و ئەبێ زۆر چاودێریشی بەسەر مناڵەکەتەوە گوتکە تەکنەلۆژیاش کە ئێستا مناڵان زۆر بەشێکی بەرفراوان بەکارێنن بە تایبەت ئایپاد ئەبێ دایک و باوک یانی چاودێرێکی باش بە ڕاستەکە داڕێژەری پلانەکە بتوتان لە پلانەکە تا دیاریکێ چەند وەخت ئەم مناڵاتوانێت کە ئایپاد بەکاربێنێ چەند وەخت من ئینتەرنێتەکەم فریە لە ماڵەوەتوانم بەکاری بێنم ئەین چکە ناکرێتەوە مناڵەکەت بڵێ وەڵام خەریکیشکردنم یان ئێستا زۆرینا ئەم کێشەیەمان بۆ دروست بووە کە تقریبا هەموو ئەڵێت کێشمان زیایی کردووە هەموو خێزانەکان ئەنی بێت تۆ بەرنامەیەکیش دانێ بۆ جۆری خواردنەکان کە ئەی خۆیت مناڵ تقریبا هەستەکەی ترێسە تێر بووە بەجددی هێستا تێر بووە ینی هەستێکی زۆر هیلاکە کە پێڵێنان خواستەکەی شەڕێکی لەگەڵەکەی لەبەرەوە بێت تۆ تەنزیمی خۆراکی تەندروستیشکەی لە ماڵەکە ئەمەرجنی هەموو ڕۆژە خۆراکی قورس و تێچوونێکی زۆری بوێتەوە ئامادەیەکی بۆ مناڵەکەت بۆەوەی کە مناڵیش دوجار حەز لە ماڵەوە بکات چکە چارمان ناچارە ئێستا بێ هەموو شتەکان لەلا ڕەنگا ڕنگکەین لە لای جوانکەین ئارامی ماڵ زۆر زۆر گرنگە لەوەین دایک و باوکە ڕووخۆشی دایک و باوک لەگەڵ مناڵەکانیان هەم لەگەڵ یەکتریش چونکە ئێستا هەستەکەی دایک باوکەکان لەگەڵ یەکتری ڕویان خۆش نییە مەشاکلیان هەیە کەچی لەگەڵ مناڵەکان ڕویان خۆشەوە مەزانە مناڵەکەت هەستی پێ ناکە هیچ دڵی بۆ ڕووخۆشی خۆش نییە کە تۆ پێ باشی لەبەرەوە ئەمنێک ئەسایشێکی لە ماڵەکە بۆ دروستکەی کە دایک باوکەکە چەند لەگەڵ یەک دڵخۆش و ڕووخۆش بن دوجار بۆ مناڵەکە چونکە مناڵەکە و کاتە هەز بە ئەمانەکات هەز بە دڵخۆشیەکات دواتریش بێکمان کاریگەریە بێ لەسەر مناڵەکە بە پێی قۆناغەکانی تەمەنی هەتاکو و گەورابێت هەز بۆ ئەمانی دڵخۆشیاکات و ئارامەکە لە لەو خێزانەکەیە خات و هەتیا و کاتێکە لە بەردەستمانەوە ئەمێ باس لە جێژە بکەین کە ئەوان نزیک ئەبینەوە چەند ڕۆژێکی کەممانەوە بێگومان لە جەژنیشە پەیوەندی کۆمەڵاتەکان زیاتر پتەوتر ئەبن خەڵک سەردان یەکتریەکە بۆ گردن ئازادی وارە بۆ سەردانی خست بکەس و هەواڵپرسینیان لە ئەگەریەوەی کە هەمیشە کە لایانی تەندروستی ڕەنماییمانەکەن کە ئەم جەژنە تێکەڵاونەوەی بۆی کە خوا نەخواسە دوای جێژن کارە ساتێکی کە خۆت تەشەنەسەدنی ڤایرۆسەکە بۆ شێوەی کە لە ماوەی ڕابردووە هەوو بڵاو نەبێتەوە چۆن ئێمە هەم دابوونەریت و کللتورەکە بپارێزین ینی جێژنەکەی خۆمان بکەین بۆ تاوچێژەی کە هەیە وەک دەزانی کە جێژن خۆشە هەستێکی خۆشە لای تۆوار وە بتابە لە لای مناڵان دروست دەکات بۆی ئەو جەژنە لە خۆمان و لە خێزانەکانان و لە مناڵەکانان بێباش نەکەین لە هەمە کاتیشات تێکەڵاویەکە دروست دەبێت لە ڕاستیات تامەزرۆی خەڵک بۆ یەکتر بینین و کۆبوونەوە ئەوەنە زۆرە خواخواتی هەلێکی بۆ دروست ببێ بڵێن ئەمە ئەتوانیت لەم ڕێگەیەوە تۆ تێکەڵی بکەی لەگەڵ خزم و دۆست و یارانتە بەڵام
نابێت ینی بەڕاستی مرۆڤایەتی خۆی گەێنێتە قۆناغێکی مەترسیدار کە ڤایرۆسەکە تەشەنەی پێبێنێ، یعنی تازە بارێکەوە هاتووێمە ئەبێت بۆسیم تا ئەو کاتێکە هەری جنبێ ڤاکسینێک بۆ ڤایرۆسەکە ئەدۆزرێتەوانێ و لە مەترسی مردن ڕزگارمان بێت، چونکە تازە ڤایرۆسەکە ڕنگ بێ هەموو ماڵێکتیایە بێت ئێستا هەموو ماڵێکیژە بێ بیگرێ، بەڵام جەژن بۆنەکان ئێمەی کۆمەڵناز هەمیشە زۆر گرنگی بە کللتورەکەی بەم کللتورە ئەین بەڕاستی، چونکە ئەگەر کللتورمان پارێزراو نەبێ بزانە ئەو کۆمەڵە مرۆڤی کە لەو کۆمەلگایە ئەژین بەرەو لە ناوچوونەچن، چونکە کللتوری کۆمەلگا ئەهێڵێتەوانێ مرۆڤ بە زیندوی ئەهێڵێتەوانێ. ئێستا ئێمە هەرچیەک باسەکەین لە هەر بەرنمەیەکا بێت لە هەر مەقالەیەک و نووسینێک و کتێبێکا بێ هەتا نەگەڕنەوە بۆ ڕەچەڵکی باو باپیرانمان بۆ کللتوری ڕابردومان ناتوانین باز لە ئێستامان بکەین، لەبەرەوە کللتورەکان خۆی وردە و دەش کللتور بەرەو لە ناوچوونەچێت هەنێک جار بە پێ گۆڕانکاریە زۆر قورسەکانی قۆناغی مرۆڤاتی، بەڵام ئەبێ بەڕاستی ئێمە ڕێگربین لە ناوچوونی کللتور، چونکە کللتور بمێنێتەوانێت خۆی بۆنە دینیەکان تامە ئەن بەڕاستی ئارامیت پێبەخشن وزە بەخشن وزەی ئیجابی ببنوتەوە بەخشن بە مناڵەکانمانە بەخشن. ئێمە لەسەرمانە ئەرکی سەرشانمانە کە مناڵەکانیشمان فێری بۆنە دینیەکان بکەین، فێری بۆنە کۆمەڵایەتیەکان بکەین، فێری بۆنە نیشتیمانیەکان بکەین، پیان بناسیێنین کۆمەلگا بریتێ لەمە کللتورەکانی کۆمەلگا بریتێ لەمە سەرڕای بارگرانی بارپرسی ژیان ئەوەی کە لە سەرمانە و ئەبێ بە هەماشەوە ئەوەی کە هەیە وەکو دابوونەریت و کللتور لەگەڵ لەخوام بگوجێنین و زۆر ڕاستە ئەمە کاریگەری کێسە کێشە ئابوووریەکە کە هەر هەمووی هەیەی ئەبێ بەشەی لە شێوەکانێمە لەگەڵ کێشەکە ڕابین و کللتورەکەش بە زیینی بیاڵینان لەگەڵ ئەوە شامەتوانین پەیوەندیەکانمان لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی ڤایبەرەوە تازەوای لێ هاتووە، بەڵام ئەبێ ئەمە هەمیشە و تامەزورەیەمان هەبێت کە ئەم قۆناغەت تێپەڕی ئەم کللتورە بمێنێتەوە نابێ بەرە لە ناوچووچێ و ئەبێ هەمیشە پۆزتیڤ بین ئینشاءڵڵا کە خێزانەکان و هەموو تاکەکانی کۆمەلگاش بە شێوەیەکی زۆر ئیجابی بیر لە بارود ئەم بارودۆخەوە بە ژیانیانەکەنەوە ڕاستە سەرڕای هەموو پارکورسی بارگرانەکان لەسەر ژیانمان نەبوونی داهاتێکی باشانە و ماڵەکانمانە، بەڵام ئەبێت هەمووشە بێهیوانە بین لە ژیان و بەردەوام بین لە ژیان دەسەکانە خۆشخات و هەدیگەن. زۆر سپاس بۆ تاوی زانیارەکانت، ئێوادارم کە بینەرانیشمان سوودیان لە تاوی زانیارەکان وەرگرت بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا، هیوادارم کە سوودتان لە پرۆگرامەکە بینی بێت، بە هیوای ئێوارێکی خۆش بە کشلایەکتان خواتان لەگەڵ.